یەکەم جار بە خێراتنی هەموو خۆشەویستان ئێوە منداڵانی بەڕێز و هەروەها و دایک و باوکە خۆشەویستانە کە لەگەڵەوە هاتوو. محمد هان بدوه كيفان بدوه كيفان بدوه من شوانێ فەقیر لەم چۆڵ و هۆڵا لەم شاخ و کێ و لەم دەست و دۆڵا بێ غەیری خوا کەس ناپرسێ لێم هەر خۆی ئەزانێ چی بەخشیوە بێم ئەم پارچە شیعرە وەک مۆژگاری لە بۆ گەلی کورد ئەگەر یەک نەگرین زۆر چاک بزانە نابین بە ساحێب ئەم کوردستانە نابین بە ساحێب ئەم کوردستانە. بێڕە ڕێز و سڵاو و پیرۆزبایی ئەم ڕۆژە جوانە لە هەمووتان منیش بە نوێنەرایەتی مناڵەکانەوە دانەدانە ناویانە خوێنمەوە ئەمانە بۆ دوومین ساڵە لە پۆلەکانی زمانی کوردیدا بەشداریەکەن شەوفڵەیشیان بۆ دەخێنن بە گەرم و گۆڕ. ئەژین ئەحمەدی، مانی مرادخانی، مەتین نەسروڵڵاهی شەفڵەکانتان دێ ساڵە مناڵەکانم بچێت ناو چێتە کیفە خالە کورد قول نەوەزانی بۆشە ئادە ئامە فراڵ یەخستۆ ئامە نەزانێ ئەشێ گۆرانێکمان بۆ بڵێ چونکە هەڵ یەخستۆ منیم دای نەزانێت ئادەی تۆیەی تۆی خالە کورد قول خالە کورد قول خالە کورد قول خۆتە خۆتان جایزەی بینی ڕۆژتان پیرۆز بێ منیش مامۆستا سەعیدە لە گوندی ئاوایی ڕیخەڵات پیرۆزبایی ئەم ڕۆژتانە پیاز دەکەم. سۆیلا و سۆران ئەحمەدی، ڕۆیا و پویا کرداری، دیلان دوستی، سینا و سیروان کەسایی، چلوورچی من چشی پێچەکی ئەم بەرچام چون بۆ لای چلوورچی من چشی پێچەکی ئەم بەرچام چلوورچی من چشی پێچەکی ئەم بەرچام چون بە چلوورچی من چشی پێچەکی ئەم بەرچام چلوورچی من چشی پێچەکی ئەم بەرچام چون بۆ لای چلوورچی پێچەکی من چشی ئەم بەرچام چلوورچی من چشی پێچەکی ئەم بەرچام چون بۆ لای چلوورچی من چشی پێچەکی ئەم بەرچام چلوورچی من چشی پێچەکی چون بۆ لای چەم
الدين شريفي شابلة شومان محمودي آوا دانش وحسن ڕست بلاوێنم لەسەر کانی و بنبەردا ئەخوێنم بەدی هەردا قاق بۆ من کەوم توخوا تێک مەدەرجەوم یەکێ بوو یەکێ نەبوو لەناو دارستانێک گەورە دایکە کەروێش پێبوو چەک مناڵەکانیانەوە یەک ڕازانەیە باوکی چرسناک و ناشرین هاتە ناو دارستان كرويش كرويش شلونك؟ باشد كانك كانوا نجسي من رابكن أبدا برارو خلقك من چیم کرد برارو خلقك من چیم کرد مرسی کرویش که مناو کرد مرسی کرویش که مناو کرد اگر مناوی خون باید وام پیاده کرد ها مرسیم کرد دوتر بخو اشتیاقو بخو اشتیاقو كيف يعني؟ يا دوسة شمن كردي كردستان أو كيا مالوجها بقيان بروح زي فارس أو كورينا بزي كردستان نماغو شوبرستان يس من برنامج من داواني حسن الله يحسن لنا وخيان عن خلال بشتات منوى أجيب رسولي ويا مرادي كمان إنسان إلى مهيان دينا كان دينا قادري بابا قبل اليمن Qatar
خزان درێژ بێ